نسخەی وەزیری کاری ڕژێم تەوهین بە کەرامەتی کرێکاران و خوازیارانی کارە. پێکهێنانی 1 ملیۆن کاری یەکێک لە بەڵێنەکانی هەڵبژاردننی ئیبراهیم ڕەیسی بوو. لە پەیوەند لەگەڵ ئەم بابەتە عەبدولمەلێکی وەزیری کاری ڕژێم دەیان جار بە نەقشی وەزارەتی کار لە بەدی هاتنی ئەم دروشمە ئاماژەی کردووە. ناوبراو کە 3 ساڵ لەمەوبەر لە پۆستی کارناسێکی ئابووری وتبووی کە بە 1 ملیۆن تمەنیش کاری بەرهەمهێنان دەکرێت، ئێستا کە لەسەر کورسی وەزارەتی کار تەعاون و ڕفاه دانیشتووە، دیسانیش لەسەر ناوەڕۆکی مشتومڕ هەڵگری ئەم باسە قسەکانی خۆی تەکید دەکات و دەڵێت 3 ساڵ پێش ئێستا وتم کە بە 1 ملیۆن تمەن ئەکرێت کارێکی پایەدار پێک بهێنرێت و ئێستاش بە تێپەڕبوونی چەندین ساڵ و گرانی مەودای سەرەکی دەتوانرێت بە 1 ملیۆن کاری پایەدار پێک بهێنرێت. بەڵام ئەوان هیچ کات ئەوە ڕوون ناکەنەوە کە چۆن دەکرێت ئەم کارە ئەنجام بدرێت. لەم پەیوەندەدا مامۆستایەکی ئابووری زانکۆی بەهشتی دەڵێت بۆ پێکهێنانی دەرفەتی پیشەی پێویستە سەرمایە گوزاری بکرێت. کەوابوو دەبێت ببینین کە 1 ملیۆن کار چەندە پارە و سەرمایەی دەبێت و هەروەها دەبێت ڕوون بکرێتەوە کە لە چە بوارێکدا ئەم بەرنامە ڕێژیە ئەنجام بدرێت. ئایا بە شوێن ناوەندی کاری نوێ داین یان دەمان هەوێت پیشەکانی پێشتر پەرە پێ بدەین و ناوەندەکانی لە کارکەوتوو بگەڕێنینەوە بۆ مەیدانی بەرهەمهێنان؟ ناوبراو هەروەها وتی ئەگەر لە سەردەمی ئەحمەدی نژاددا دەکرا بە 3 ملیۆن تمەن پیشەیەکی پایەدار پێک بێت، ئێستا ئەم ڕقەمە بە لەبەرچاوگرتنی گەمارە و ئابوووریەکان چوونە سەرەوەی قیمەتەکان و نرخی دراو لەوانەیە بوو بێتە 3 یان 4 بەرابەر. واتە ئەگەر وای دابنین ئەم ڕقەمە لە ئێستادا 240 ملیۆن تمەنە، کەوابوو بە 100 ملیارد تمەن سەرمایە گوزاری تەنیا دەتوانرێت بۆ نزیکەی 300 کەس پیشەک پێک بێت. با لە بەرچاوگرتنی باسەکانی ناوبراو پێکهێنانی پیشەی پایەدار پێویستی بەلانی کەم 300 ملیۆن تمەن سەرمایەیە، بەڵام وا دیارە وەزیری کاری دەوڵەتی ڕەیسی پێداگری لەسەر ئەم وتەیەی خۆی دەکات و وا دیارە کە بەتەمایە بە سەرمایە 1 ملیۆن تمەن واتە نزیکەی 35 دلار پیشەک پێک بهێنێت و دروشمی 1 ملیۆن پیشە لە ساڵ بەم جۆرە وەدی بهێنێت. لەوانەیە بیهەوێت بە هەر خوازیارێکی کار 1 ملیۆن تمەن وان بدات و ئەگەر نەیانتوانی بەم پارەیە پیشە پێک بهێنن بڵێن ئێمە واممان بە خەڵک داوە و ئاسانکاریمان بۆ کردوون، بەڵام خەڵک لێهاتووی پێویستیان نەبوو. خاڵی جێگەی سەرنج ئەوەیە کە بەپێی ئاماری فەرمی وەزارەتی تەعاون و ڕفاهی ئیجتماعی ڕژێم لە کۆی 26 ملیۆن کەس جەمعیەتی ئامادە بەکاری وڵات نزیکەی 5 ملیۆن کەس بە تەواوی بێکارن، واتە تەنانەت لە هەفتەدا 1 سەعاتیش کاریان نییە. ئەوە لە حاڵێکدایە کە ئامارە نافەرمیەکان ژمارەی بێکارانیان زۆر زیاتر لەو ئامارانە بەراورد کردووە. زۆربەی ئەو کەسانش کە کاریان هەیە لە بارودۆخێکی باشدانین یان پیشەی سەخت و نیوە وەخت بە گرێبەستی کاتی و سپی ئیمزایان هەیە، یان خاوەن پیشەی وەرزی و نافەرمین کە بیمە، خانەنشینی لە کارکەوتووی و باقی خزمەتگوزاریەکانی کار نایانگرێتەوە. بابەتی دیکە ئەوەیە کە لانی کەمی هەغدەستی دیاریکراوی کرێکاران کە هەر ساڵ لەلایەن دەوڵەت و خاوەنکارانەوە دیاری دەکرێت و لەلایەن وەزارەتی کارەوە ڕادەگەیەندرێت یەکجار کەم و غەیرەواقعیە و لە ڕاستیدا تەنیا قازانجپەرستی خاوەنکاران بەراوردە دەکات. بۆ سەلماندنی ئەم بابەتە هەرەوەندە بەسە تا ڕقەمی ڕاگەیەندرا و وەکو لانی کەمی هەقدەستی هەر ساڵەیان لەگەڵ هێڵی هەژاری ڕاگەیەندراوی هەمان ساڵ هەڵسەنگێندرێت تا مەودای نەعادڵانە و کارە سادباری دەرکەوێت. بۆ نمونە لە ئەمساڵدا لانی کەمی هەقدەست لە حاڵێکدا 3 ملیۆن و نیو تمەن ڕاگەیەندراوە کە هێڵی هەژاری بەپێی ئامارە فەرمیەکانی بانکی ناوەندی زیاتر لە 12 ملیۆن تمەن خەمڵێندراوە، واتە جیاوازی 3 بەرابەری کە بەهۆی درێژە و بەردەوامی پتر لە 4 دەیەی ڕابردوو بۆ بەرپرسانی دژە کرێکاری ڕژێم بابەتێکی ئاساییە، بەڵام کاریگەری نەرێنی و خراپی هەموو ڕۆژێک بەسەر ژیانی خەڵکی هەژار و بێبەشی وڵاتدا سەپاندووە. هەروەها زۆربەی دامەزراوان لە بنەڕەتدا یاسای کاری وڵات و تەنانەت هەرم لانی کەمە هەقدەستە فەرمیە و ئاسانکاریەکانی دیکەی ئەم یاسایەش نایانگرێتەوە و لیان بێبەرین، واتە بە شێوەیە گرێبەست لەگەڵ کرێکاران دەبەسرێت کە لە هیچ جۆرە یاسا و ڕێسایەکی پشتیوانی لە بواری لانی کەمی هەقدەست، سەعاتی کار، سەعاتی کاری بەردەوام، کاری شەوانە، بیمە، ئیزافەکاری، سەختی کار و هیتر نایانگرێتەوە.
کەوابوو هەقدەست هەر جۆرێک کە خاوەنکاربی هەوێت دەدرێت و کرێکاران بەلانی کەمی ئەمنیەتی پیشەیی هەموو کات لە مەترسی دەرکران و بێکاربووندان و بەکردەوە چ لەو کاتەی کە کار دەکەن و چ لەو کاتەی کە دەردەکرێن ناتوانن بە هیچ شێوەیەک ناڕزایەتی دەرببڕن یان شکایەتی یاسایی بکەن. هەبوونی پەیوەندیەکی دەسەڵاتی یەکلایەنە لەلایەن خاوەنکارەوە نیسبەت بە کرێکاران توانایی هەموو جۆرە هەڵپەرستی و چەوساندنەوەی بە خاوەنکارنداوە و بەستێنێکی بۆ مەترسی جەستەی ڕۆحی ئەخلاقی و هیتر پێکهێناوە کە هەندێک جار قەرەبوو نەکراوە بووە. بێکاری گشتگیر و بوونی بەرینی هێزی کاری هەرزان لە کۆمەلگا کە زۆربەیان خوێندنی باڵایان تەواو کردووە بووەتە هۆی ئەوەی کە خاوەنکاران بە پشتیوانی ڕاستەوخۆی دەوڵەت و پشت بەستن بە یاسای دژی کرێکاری قانونی کار لە بنەڕەتدا نەیان هەوێت و پێویستیان بە گۆڕینی ئەم بارودۆخە چەوسێنەرانەیە نەبێت و هەرم بابەتە بووەتە هۆی ئەوەی کە پایە ئابوووریەکانی توێژە زیان هەڵگرەکان و بەشێکی گەورە لە چینی مامناوەند بە تەواوەتی بڕوخێت کە ئەوەش بەمانای نابودی و مەرگی بەشێکی گەورە لە کۆمەلگا و سەرهەڵدانی قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی هەرچی بەرینترە. یاسای کاری دەوڵەت بە ئاوەڵاهێشتنەوەی دەستی خاوەنکاران و کارفەرمایانی زەروسفەت لە دیاریکردنی هەقدەست و سەپاندنی بارودۆخی سەختی کار بە کرێکاران و بە پێکێنانی شرایەتێک بۆ چینی مامناوەند کە بێجگە لە کارکردنی زۆر و تاقەت پڕۆکێن کە توانایی دابینکردنی لانی کەمی پێداویستیەکانی سەرەتایی ژیانیان نییە و بەکردەوە برسیەتی هەژاری و بێکاری لە ناو کۆمەلگادا پەرە پێداوە. کەوابوو نسخەی وەزیری کاری ڕژێم بەکردەوە نەتەنیا پیشە پێک ناهێنێت و کێشەی بێکاری لە وڵاتدا چارەسەر ناکات بەڵکو سوکایەتیشە بە کرێکاران و خوازیارانی کار.